لەمەوە گەنجانی وڵات پارێز بە توندی ئیدانی هێرشەکانی دوێنێ سوپای تورکی داگیرکرد بۆ سەرگەلی شنگال دەکەین کە ئەمە یەکەم جار نییە گەلی ستەم لێکراوی شنگال دەبنە ئامانجی هێرشەکانی سوپای فاشیستی تورک وەکەرێکی ئەخلاقی و نەتەوەی ناڕزایی خۆمان دەگەینە تەواوی دنیا بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق بە هەماهەنگی تەواوی ڕێکارە یاساییەکان بەرامبەر بە بەرنامە سیاسیەکان دەوڵەتی تورک بگرنەوە بێدەنگبوون و بێ هەڵوێستی لە هەمبەر ئەم لە کێشەیە نیشانەی شەرمەزاری و ڕەزامەندیە بە هەمبەر ئەو هێرشەی نێوسونەکانی باشووری کوردستان دەوڵەتی عێراق دەکرێت وەلێرەوە تەواوی پشتیوانی معنەوی مادی مادەکانی بۆ گەلی شنگال دەردەبڕین و هاوخەمی خۆمان دەخەینە سەر سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی دوێنێی شنگال و تەواوی شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان دادنێن و داواکارین لە یەزدانی مەزن شفای بەپەلە بۆ سەرجەم بریندارانی هێرشەکانی دوێنی سەرگەلی شنگال بنێرێت ڕێکخراوی گەنجانی وڵات پارێزی کوردستان هەرێمی کەرکووک 16